لكوتاي نامكتا لنامكي أمجارتا جانالي من بقت چند خوشم اوي جانالي من بقت چند خوشم اوي لا باشك لا موسيقى گۆرانی مەرزیە فەریقی دەڵێتەوە بۆ ئەو خەتو مەرزیە هونەرمەندێکی گەورەی کورد زۆر سەرسام و بەدەنگی و گۆرانەکانیشی تا ڕادەیە کەس دەکەم لە ستایلی من نزیکە بۆیە دەڵێمەوە و بە شانازیەوە. باشە ناتوێت گۆرانیەکی ئەو بە ستایلێکی تازە بڵێتەوە وەکو بڵێ کەڤەری بکەی؟ نەوەڵا بیرم لێ نەکردێتەوە لە بەرەوەی گۆرانیەکان هەروکو خۆی بمێنێتەوە جوانە. باوەڕ ناکەم هیچ کەسێک بتوانێت حەقی تاوە بە گۆرانیەکان بدە. بە کام گۆرانی زۆر سەرسامی مەرزی خان؟ گۆرانیەک نییە بڵێم کە حەزم بینێ بۆ هەمووشم گوێ لێگرتووە، بەڵام گۆرانی بەڵێم بدە و لە کۆتایی نامەکەتە ئەو دوو گۆرانیە بۆ من زۆر تایبەتە. ڕۆژانە گوێ بیستی گۆرانیەکانی دەبیانە ڕۆژانە گوێ دەگری؟ بەڵێ گۆرانی خەتو لەیلا فەریقیش و خەتو مەرزیش ڕۆژانە گوێ دەگرم. یعنی بە وەک بنەماڵە پێیان سەرسامی؟ بەڵێ وەکو بنەماڵە بنەماڵێکی گەورەن بنەماڵێکی هونەرین لێرەوە سڵاو و ڕێزم بۆیان هەیە. هیوادارم کە هەمیشە تەندروست باش بن، خەتو مەرزیە فەریقیش ڕوحی شاد بێت. و تا ئێستا چییە سەرگۆڕی مەرزی فەریقی؟ بەداخەوەنەوەڵە، بەڵام ئینشەڵڵا کە حتمەن سەردانی گۆڕەکەی بکەم.